زەی خۆشحاڵیە بەڕاستی ساڵ بە ساڵ ڕێژەی گەشتیاری لە دەڤەری سۆران بەرەو هەڵکشاندایە و بەرەو زیادبووندایە. ساڵی ڕۆیشتیش بەڕاستی هاوشێوەی ساڵەکانی دیکە ئەمە دیتمان ڕێژەکەی هەڵکشە بەوەی کە گەشتیار و زیارەتکار و سەردانیکەری دەڤەری سۆران بەڕاستی لە سەروی 1.5 ملیۆنی تێپەڕاند. بەڵام ئەوەی ئەمە بەڕاستی زیاتر لەسەری ڕاوستاینە لەو نسبەی لەو ڕێژەی ئەوەیەکە چەند گەشتیار مایتەوە لە منتقەکە، ینی نەک هەر سەردانی کردی بیت و تێپەڕی بیت. ئێمە ئەو نسبێشمان بەڕاستی کارمان لەسەری کرد، دیقەتماندایە کە ئەویش بەڕاستی لە هەڵکشاندا بووە لە سەرو 250,000 کەس لە ساڵی ڕۆیشتوو لە سۆران وەکو گەشتیار مایتەوە، ینی لە 24 سەعات زیاتر لە دەڤەرەکە مابووەوە. تەنها بۆ سەرە ساڵ لە سەر و 25,000 کەس سەردانی دەڤەرەکەی کردیە و ئێستاش ئەو ڕێژەیە بەردەوامە، ینی ڕۆژانە ئێوەش دەتوانن شوێنە گەشتیارەکان ببینن. بەشێک لەو شوێنە گەشتیارانەی کە چوار وەرزە کراوەنە دەبینن کە بەردەوام گەشتیاری تێدایە. بۆیە تەوەقع دەکەین مانگ بە مانگ ئەو ڕێژەیە جیاوازی دەبیت، مانگ هەیە زیاد دەبی، مانگ هەیە کەم دەبیت. وەرزی زستان بۆ دیار دەکرێتەوە کە پێویستە بەفری تێدا بیت، ینی بۆ گەشتیاریش بەڕاستی یەکێکە لە جیاکاریەکان کە دەیەوێت بەو نیەتە سەردانی ئەو شوێنانە بکات. ئەو هەندێک لە شوێنە گەشتیاریەکانمان خۆشبەختانە بەفری تێدا باری، بە تایبەتی چای کۆڕک و منتقەی باڵەکایەتی. ئەوەش وای کرد کە سەرنجی گەشتیاران بۆ خۆی ڕابکێشیت، بەڵام هاوشێوەی ساڵانی پێشتر نییە. ئێمە چاوەڕوانی ئەوەی دەکەین کە لەو چەند ڕۆژەی داهاتوو ئەگەر بەفر ببارێ حتمان ئێمە پێمان وایە نسبەی یان ڕێژەی گەشتیاری لە منتقەکە لە هەڵکشان دەبیت.